بەیانیتان باش ئەم کاتتان باش هاوڕێیان هیوادارم هەمووتانە لە خۆشیدا بن. دەزانم بەیانی زووە کاتەکە گونجاو نییە، بەڵام بەڕاستی ئەو بەرنمەیە زۆر 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 گرنگە و بە پێویستم زانی ئیتر لە زووترین کاتدا پەخشی بکەم. ئەویش پیلانی پشت پەردەی هێرشەکانە بۆ سەر خۆسەری دیموکراتیک و ڕۆژئاوا و باکووری سووریادا. لێرەدا ئیتر سەرەتا چەند پرسیارێک ئاراستە دەکەین. باشە ئەو هێرشانە لە پایچی لە کاتێکدا ئێمە دەبینین هێزەکانی سووریای دیموکراتیک چەندین ساڵە هاوپەیمانی ئەمریکا خۆرئاوا تەنانەت لە لایەکی دیکە ئیتر پێویست ناکە بشاردرێتەوە هەم هەبوونی هێزەکانی سووریای دیموکراتیک و هەم پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا جێگای باسن کەم تا زۆر. بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەین کۆمەڵێک شت ڕوویاندا کە ئەمانە دەبێت یەک بەیەک باز بکەین بۆ ئەوەی لە تەواوی پیلانەکە تێبگەین و ئەوە ئامانجی پیلانەکە بەباشی ڕوون بکەینەوە کە پێم وایە هێزەکانی سووریای دیموکراتیک و کوردستانی سووریا تێدەپەڕێنێ. با سەرەتا باس لەوە بکەین. ئیتر ئێمە هەمومان کەم تا زۆر بە تایبەتی ڕۆژنامە نووسان زانیان کە پەیوەندیەکی تەلەفۆنی لە نێوان ڕەزەب تەیب ئەردۆغان و دۆناڵد ترامپ لە درەنگانی شەوی 5 کانونی دووەمی ئەم ساڵ ئیتر ئەنجامدرا. ئەو پەیوەندیە تەلەفۆنیە سەرەتا لەلایەن دەوڵەتی تورکیاوە شاردرایەوە و زۆر بە نهێنی دوایی ئاشکراکرا. لە پەیوەندیە تەلەفۆنیەکەدا کاتێک ئیتر بە تایبەتی ئاژانسی ئەنادۆڵی تورکیا ئاشکرای کرد، ئیتر چەند سەرەداوێکی باسکردن کە گوایە لەوێدا باس لە کۆمەڵێک بابەت کراوە و بابەتەکانیش باس لە فڕۆکەی F-16 تەنانەت F-35 کراوە و لە هەمان کاتدا باس لە قەیرانی ڤەنزوێلا کراوە. ئیتر بەڵام بابەتەکە بەتەنیا ئەو بوو نەخێر ئەمە نییە. یعنی خۆی لە خۆیدا ئێمە دەزانین لە بابەتی ڤێنزوێلادا تورکیا کەوتووە ناو شلەژانێک، چونکە ئەو بانگەشانەی کە دۆناڵد ترامپ بەردەوام دەیکردن کە دەوڵەتی ڤێنزوێلا و سەرکردایەتیەکەی بەردەوام مادە سڕکەرەکان بەرهەم دەهێنن، ئەو مادە سڕکەرانەش ئیتر بەناو ئەمریکادا بڵاو دەکەنەوە، ساڵانە هەزاران کەس تا دەگاتە ملیۆنان کەس ئیتر ژیان لە دەستدادن. بەڵام هەموو دنیا ئەزانێ ئیتر ئەردۆغان و تاقمەکەی دەوڵەتی ئاگ پارتی و مافیەکانی دەوڵەتی تورکیا دەستێکی باڵایان لە ناو بازرگانی ڤێنزوێلا بە تایبەتیش بازرگانی مادە سڕکەرەکاندا هەبوو. ئیتر پێشتر چەندین کەشتی و چەندین جار ئیتر تەنانەت نەوەک کەشتی بەڵکو لە ناو فڕۆکەکانیشدا ئیتر فڕۆکەکانی دەوڵەتی تورکیادا ئەو مادانە دۆزراونەتەوە. بەبیرم دێ 2 ساڵ بەر لە ئێستا فڕۆکەیەک دەستگیر کرا کە فڕۆکەکە فڕۆکەی سەرۆک کۆماری پێشووی تورکیا بوو. یعنی بەر لە ڕەجەب تەیب ئەردۆغان ئیتر ئەو فڕۆکەیە بۆ سەرۆک کۆماری دەوڵەتی تورکیا ئامادەکرا بوو بۆ ئەوەی گەشتەکانی ئەنجام بدا بۆ دەرەوە. بەڵام لە دوای ئەمە لەبەر ئەوەی فڕۆکەکە کۆن ببوو ئیتر هەر لە سەرناوی سەرۆکایەتی کۆماری تورکیادا ئیتر ئەو فڕۆکەیە
ڕێکۆرد کرابوو، بەڵام لە دواییدا ئیتر لەناو ئەو فڕۆکێدا مادەی بێهۆشکەر دۆزرایەوە کە لە ڤێنزوێلا دەهاتە تورکیا و ئیتر لە تورکیاشەوە بێگومان ئەو مادە سڕکەرانە بە تەواوی جیهاندا بە تایبەتیش بۆ ئەوروپا و ئاسیا دەگوازرێنەوە. هەر بۆیە ئەم هەواڵە ئەم دیدارە تەلەفۆنیە ئیتر پێدەچێ هەموو شتەکانی یەکلاکردنەوە. یەک لەوانە ڕزگارکردنی ڕەجەب تەیب ئەردۆغان لەو قەیرانەدا لە قەیرانی ڤێنزوێلادا و لە هەمان کاتدا ئیتر فڕۆکەی F-16 و F-35 کە ماوەیەکی درێژە ئیتر تورکیا داوای دەکا و ئیتر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ناتۆ بە گەرمی پێشوازی لێ ناکەن و لە هەمان کاتدا لە دوای ڕووداوەکەی 7 ئۆکتۆبردا جۆرێک لە بلۆکاژی ئیسرائیلیش بەردەوام هەبووە بۆ ئەوەی تورکیا دەستی نەگات بەم فڕۆکانە. ئیتر ئەمە یەک لە بابەتەکانە، بۆیە تەماشا دەکەین ئیتر سەرباری ئەوەی ئەم بابەتانە لەوێدا تاوتوێک کراون لە هەمان کاتدا باس لە مەسەلەی غەزە کراوە، بەڵام بابەتێک لێرەدا کە دەشاردرێتەوە بابەتی ئێرانە و بابەتی سووریایە. هەرچەندە ئیتر تەماشا دەکەین لە کۆتاییدا گوتەبێژی کۆشکی سپی گوتی بەڵێ باس لە سووریاش کراوە، بەڵام وەک بابەتێکی لاوەکی لە دوای قەیرانی ڤێنزوێلا و فڕۆکە جەنگیەکان مەبەستیان فڕۆکەی F-16 و F-35. ئەردۆغان جەختی لەسەر ناوچەی ئارام و گەڕانەوەی پەنابەران کردوتەوە. ترامپیش باسی لە کەمکردنەوەی هێزەکانی ئەمریکا لە باکووری سووریا کردووە، بەڵام بەهۆی دەستگیرکردنی مادۆرۆ لە ڤێنزوێلا ئەم بابەتە هەموو هەواڵەکانی دیکەی داپۆشیوە. ئەمە ئیتر بیان و ویانیش وەڵامی گوتەبێژی کۆشکی سپی بوو لە بەرامبەر پرسیاری ڕۆژنامەنووساندا. دوای ئەوە چی ڕوویدا؟ هەمومان ئەزانین دوای ئەوە لە 6 و 7 جانیوەریدا، یعنی ئەم مانگەدا لە پاریس کۆبوونەوەیەک سازکرا وە لە کۆبوونەوەکەدا ئیتر ئیسرائیلیەکان و سووریەکان گەیشتنە ڕێککەوتنێک. ئیتر ئەمەیان لە هەموو شوێنێک ئاشکراکرا لە هەمان ڕۆژیشدا، واتە 6 جانیوەری تەماشا دەکەین هێرشکرا سەر هەردوو گەڕەکە کوردنشینەکانی شاری حەلەب، ئەلەشرەفیە و شێخ مەقسوود. ئیتر ئەمانە بە لەلایەک بمێنن. هەواڵەکانی ئەم دواییە واتە ئەو مانگە باس لەوە دەکەن کە دوای پەیوەندی ئاستبەرزی نێوان سەرۆک ترامپ و سەرۆک ئەردۆغان لە سەرەتای مانگی یەکی ئەم ساڵدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەمریکا بە جددی بیر لە هاتنەوەی تورکیا دەکاتەوە بۆ ناو بەرنامەکان. ئیتر ئەمریکا بە تەنیا دەست پێشخەری بە تورکیا داوە بۆ ئەوەی چارەسەریەک لە بۆ موشەکی S-400 رووسی بدۆزێتەوە. ئیتر لە دوای ئەمە ئەو فڕۆکانەی کە تورکیا داوای دەکا ئەمریکا پێیەدا و ئیتر بەو شێوەیە تورکیا ڕزگاری دەبێت لە سزای کاتسا کە دوای ئەوەی ئەردۆغان موشەکی رووسی S-400 کڕی بەسەریدا سەپێنرا. هەروەها تۆم باراک بالیۆزی ئەمریکا ئەویش لەو دواییانەدا ڕایگەیاند کە لە ماوەی 4 تا 6 مانگی دیکە تورکیا ئەم جۆرە فڕۆکانە بەدەست دەخات. ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. لێرەدا دەبینین ئیتر هەموو هەواڵەکان ویانیش هەموو ئاماژەکان دەچنەوە سەرەوەی کە ئەو هێرشەی دەکرێتە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ویانیش ڕۆژئاوا
ئیتر بە تەنیا پیلانەکە پەیوەندی بە هێزەکانی سووریاوە نییە، بەڵکو پەیوەندی لە نزیکەوە بە عراقیشەوە هەیە. خۆی لە خۆیدا من پێشتر لە هەموو بەرنامەکاندا کە تایبەت بەو پرۆسەی ئیمرالی هەیە باسم لەوە کردووە کە پرۆسەکە ئیتر بە نسبەت ئەمریکاوە ڕنگ بێ بە نسبەت کوردەکانەوە ئەوە نەبێ، ڕنگ بێ بە نسبەت پەکەکە ئۆزەلانەوە ئەمە نەبێ، بەڵام بە نسبەت ئەمریکاوە بە نسبەت ئیسرائیلەوە پەیوەندیەکی زۆری بە ئێرانەوە هەیە. واتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەوڵ ئەدەن ئیتر دێوە گەورەکە کە ئێرانە لە ناوی ببن، بەڵام ئیتر بۆ ئەوەی لە ناوی ببن ئێران چەند قاچێکی شاراوەی هەیە بە تایبەتیش لە عراقدا. یعنی ئەگەر بێت و هێرشێک بکرێتە سەر ئێران ئەم قاچانە ئەم هێزانە کە لە عراقدان ئیتر هێزی بڵاون ئەمانە بە تەنیا بە چەند موشەکێک ڕنگ بێ نەوەستن، بەڵکو ڕنگ بێ هێرش بکەنە سەر بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە عراقدا، تەنانەت لە سووریاشدا. هەر لە بۆ هەندێکی تر وا پێدەچێ پێشتر زۆر قسە لەسەر ئەوە کرابێ ئەگەر بێت و ئێمە ئاشتیەک ویانیش لێک نزیک بوونەوەیەک لە نێوان کوردەکان و دەوڵەتی تورکیادا ساز بکەین، ئەوە لەو کاتەدا ئێمە ئەتوانین ئەو بەرەیە قایم بکەین، بەڵام لێرەدا بەرەی عراق چێ قایمی دەکەن؟ پرسیارە سەرەکیەکە بەگشتی لێرەدایە. ئیتر دەمەوێ ئەوەتان لە بۆ باز بکەم. لێرەدا دەمەوێت سەرەتا وێنەیەکتان بۆ بێنمە سەر شاشەکە کە ئیتر یەک دەقەت تخواکەی کە ئیتر ماوەیەکی زۆر کورتە هاتۆتە سەر مێدیاکاندا. ئەمە وێنەکەیە، ئەم وێنەیە تەماشا بکەن. لێرەدا دەبینین کە کەسێکی هەرە خاوەن زانیاری لە سووریادا ئیتر چێە ڕامی عەبدوڕەحمانە کە ئیتر لە ڕێکخراوێکی مافی مرۆڤدا کار دەکا لە سووریادا و کەسێکی زۆر خاوەن زانیاریە، کەسێکە ئیتر بەردەوام هەواڵەکان لە سووریا زوو بە زوو دەگەینێ و بڵاو دەکاتەوە، ئەتوانی بڵێن تاقە سەرچاوەیەکی سربەخۆیە. ئیتر لێرەدا بە ئاشکرا ڕامی عەبدوڕەحمان ئەڵێ لە ئیتر ئەڵێتن هاوپەیمانان و ئەحمەد ئەلشەرع داوای لە هێزەکانی سووریای دیموکراتیک کردووە کە لە دژی لایەنگرانی ئێران بجەنگن، بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمەیان پێشتر ڕەت کردوتەوە، بۆیە ئێستا باجەکەی دەدەن. ئەمە بابەتێکی زۆر گرنگە لێرەدا. یعنی لێرەدا تەماشا دەکەین ئەوەی کە وای کردووە هێزەکانی سووریای دیموکراتیک کوردەکان لە سووریادا ببنە ئامانجی ئەحمەد شەرع بە پلەی یەکەم، یعنی بە نسبەت ئەمریکا، بە نسبەت ئیسرائیل، بە نسبەت فەڕەنسا، بە نسبەت ئەڵمانیا و هەموو ناتۆ زیاتر پەیوەندی بە ئێرانەوە هەیە. چونکە پێشتر ئیتر هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچوون ئەگەر پرۆسەیەکی ئاشتی سەر بگرێ کە هیچ ئاستەنگێکی زۆر گەورە لە بەرامبەر ئەو پرۆژەیەدا بە تایبەتی بە نسبەت کوردەکاندا لە ئارادانیا، ئیتر ئەو کاتە ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران تا ڕادەیەکی زۆر بێمنەت دەبێ. بەڵام وا دیارە ئیتر هەروەکو بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا ترامپ ئیتر هەڵسا لە پڕەوە کاتێک دەیگوت ئەمڕۆ ناسبەی
ئەم سەعاتەنا سەعاتێکی دیکە گورژی سەربازی لە ئێران ئەدەین لە پڕەوە گوتی ئێران وازی لە کوشتاری بە کۆمەڵ و لە سێدارە دانەکان هێناوە ئیتر بابەتەکەی بەو شێوەیە شاردەوە. بەڵام زۆربەی زۆری چاودێرانی ئێران ئەڵێن ترامپ وەکو جاری پێشوو ئیتر فێڵێکمان لێەکە دەیەوێ ئیتر ئێمە لە غەفڵەتدا بگرێ و لە پڕەوە هێڕشێکمان بکاتە سەر هەتا وەکو ئێستاش تەماشا دەکەین ئێران بەشێک لە دام و دەستگاکانی یەک لەوانە تەماشا دەکەین فڕۆکەی گەشتی هەتا وەکو ئێستاش لە ئێران زۆر بەکار ناهێنرێن مرۆڤ ئەتوانی بڵێ زۆربەی فڕۆکە خانەکان تاوەکو ئێستا گیراون لە کاریان خستوونە ئەمەش نیشانی ئەدا کە ئێران بەڕاستی لە هێرشێکی ئەمریکا و ئیسرائیل دەترسێ و زانیاری ئەویان هەیە بە هیچ شێوەیەک باوەڕی بە دۆناڵد ترامپ ناکەن و لە هەمان کاتدا ئیتر زانیاریەکان باس لەوە دەکەن کە ئەگەر بێت و هێرشێک بکرێتە سەر ئێران ئەمجارە هەم حیزبوڵڵا و هەم بەشێک لە گروپەکانی حەشدی شعبی هەمویان نا بەڵام بەشێک لە گروپەکانی حەشدی شعبی زۆر بە ئاکتیڤانە دەخاتە کار و کارکردنەکەشیان هێرشکردن دەبێ بۆ سەرپێگەکانی ئەمریکا و لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین خۆی لە خۆیدا هێنانی ئەبوو محەممەد ئەل-جۆلانی سەرکردەیەکی ئەڵقاعیدا کە دەستی خوێنە کە دەستی سوورە بە خوێنی کوردەکان بە خوێنی خەڵکی عێراق بە خوێنی شەنگال بە خوێنی سووریا تەنانەت دەستی سوورە بە خوێنی سەربازە ئەمریکیەکانیش ئەمانە هەر هەمویان لەبیر دەکرێن و ئیتر دەیهێنە سەردەسەڵات و کلیلی دیمەشقی پێشکەش دەکەن و لە هەمان کاتدا بە پەلە بەبێ هیچ لێپێچینەوەیەک بەبێ هیچ بەڕێکردنی پرۆسەیەکی یاسایی و دادوەرانە لە لیستی تیرۆر دەردەهێنرێ سزاکانیشی لەسەر هەڵدەگرن ئەمە هەموو نیشانەی ئەوەیە کە ئیتر لە سووریادا لە ڕێگای ئەبوو محەممەد ئەل-جۆلانی ئیتر دەیان هەوێ کارێک بکەن کارەکەش زیاتر ڕووی لە ئێرانە بەڵام لێرەدا لەبەر ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک وایانیش کوردەکان وایانیش بڵێن بزوتنەوەی ئەوجەلانی ئامادە نییە ئەم دیاریە پێشکەشی ئیسرائیل و ئەمریکا بکە ئیتر لێرەدا بۆتە ئامانج کۆی بابەتەکە پێدەچێ هەر ئەوە بێ لێرەدا ئیتر دەبینین بەڕاستی ئەو ترسەی کە لەناو حکوومەتی عێراقدا بە تایبەتی لەناو شیعەکاندا هەیە هەر بۆ ئەوەیە لە هەمان کاتدا هەوڵی گەڕانەوەی مالیکی لە هەمان کاتدا پەیوەندی بەو تەوژمەی ئەبوو محەممەد ئەل-جۆلانی هەیە کە بیهەوێ لە ئایندەدا لە ڕێگای سونیەکاندا چۆن لە مووسڵ ئیتر هێرشێکیان کرد بۆ سەر حکوومەتی عێراقدا ئیتر کەمما بۆ بەغدادی داگیر بکەن ئەم جارەش ئیتر شتێکی وا لە ئارادابێ یعنی تەماشا دەکەن خۆی لە خۆیدا بابەتەکە دیارە مقتەدا ئەل-سەدر لەم ڕۆژانەدا پارتی دیموکراتی کوردستانی ئاگدار کردەوە کە ڕێگات نەدا بە کەسانی تیرۆریست ئەم کەسە تیرۆریستانە چێن ئیتر ئەمە دیارە ئایا لێرەدا مقتەدا ئەل-سەدر چی ئەزانی لێرەدا ڕەنگ بێ هەندێک کەس باس لەوە بکەن کە مقتەدا ئەل-سەدر دژی مالیکیە و دژی ئیتاری تەنسیقیە بەڵێ ئەمانە هەر هەمویان هەن بەڵام لە بەرامبەر تەوژمێکی دیکەی داعش لە بەرامبەر تەوژمێکی دیکەی سونیەکان ئەگەر دژ بە ئێرانیش بێ مقتەدا ئەل-سەدر و گروپەکانی دیکەی ئیتاری تەنسیقی وا پێدەچێ وەکو یەکتر لەو بارەیەدا بیر بکەنەوە چونکە ئەم کاتە هەموو عێراق دەبێتە ئامانج و ئەم کاتە شیعە مەزهەبەکان دەبن بە ئامانج هەروەکو پێشتر بینیمان هەرچەندە لێرەدا ئەوەی پێشتر بینیمانە بە کورد و عەرەبیشەوە ئیتر
تەماشا دەکەین تەنانەت سونیەکانیش کریسیانەکانیش بە تایبەتی ئێزیدیەکان ئیتر بوون بە ئامان لێرەدا هەر کەسێک تەماشا دەکەی تەدبیری خۆی وەردەگرێ ئیتر دەبینین لێرەدا کۆمەڵێک بەرژەوەندی کۆمەڵێک هاوکێشەی زۆر داخراو هەیە کە جارێ ئاراستەکەیان بەڕاستی بەرەوکوێ دەچێ بە تەواوەتی نابینی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لێرەدا چۆنە بەرامبەر ئەم پرسە ئاڵۆزە و ئەو لایەنە کە هاوکێشەی زۆر گەورەی هەیە پارتی لە نێوان بەرژەوەندیە استراتیژیەکانی لەگەڵ تورکیا و ئەمریکا و پێگەی نەتەوەی خۆی وەک هێزێکی کوردیدا وا پێدەچێ گیری خواردبێ هەر لە بۆ هەندێش تەماشا دەکەین بەڕاستی لەو کۆبوونەوەی دوایی هەولێردا ئیتر کە پارتی خاوەن ماڵ بوو هەم مەزلوم عەبدی و هەم تۆماس باراک لە ماڵەکەی پارتی ئیتر ڕێکەوتنەکەیان ئیمزا کرد دەتوانین چەند خاڵێک لێرەدا باسکەین پارتی وەک بەشێک لە هاوپەیمانیەکە بەرژەوەندی هاوبەشی هەیە یعنی تەماشا دەکەین پارتی و تورکیا هاوڕان لەسەر ئەوەی کە ڕۆژئاوای کوردستان بەتەنیا لەلایەن پێدا و حەسەدا کۆنتڕۆل نەکرێ کە ئەوان بە باڵی پەکەکەی دەزانن و پەکەکەش ئەگەرچی دوژمنی پارتی نیە بەڵام لە سیاسەتدا ئەمە شتێکی ئاساییە ڕەقیبێکی پارتیە کەواتە نەمانی دەسەڵاتی ڕەهای حەسەدا لە سووریادا بەواتای لاوازبوونی پەکەکە دێت ئەمەش ئامانجێکی پارتیە لە ڕووی سیاسیەوە کە ڕکەبەرەکەی لە ناوچەکەدا لاواز دەبێت ویانیش نامینێ لە هەمان کاتدا لە بۆ پارتی لاوازکردنی گروپە شیعەکان پارتی لە ساڵانی ڕابردوودا بەردەوام لە ژێر فشاری موشک و درۆنی گروپە شیعەکانی نزیک لە ئێران بووە لە هەولێر هەر پیلانێک کە ببێتە هۆی بڕینی دەستی ئێران لە سووریا و عێراقدا وا پێدەچێ ئیتر لە بۆ پارتی شتێکی باش بێ هەر هیچ نەبێ هەناسەیەکی ئارام بتوانێ هەڵمژی وە لە هەمان کاتدا ئیتر مەسەلەی ئەنەکەسە هەیە واتە پشتگیریکردنی ئەنجومەنی نیشتیمانی کوردی ئەنەکەسە پارتی پشتگیری لە ئەنەکەسە دەکات لە سووریادا کە ڕکەبکە لە ڕووی سیاسیەوە دیسا ئەڵێم لە ڕووی سیاسیەوە ئۆپۆزیسیۆنێکی هێزەکانی سووریای دیموکراتیکە ویانیش پێدێ پارتی پێی وایە ئەگەر هەسەدا لاواز ببێت ئەنە کەسە دەتوانێت لەگەڵ حکوومەتی نوێی سووریا ڕێک بکەوێت و بەشێک بێت لە دەسەڵات ئەمەش پێگەی هەولێر ڕنگ بێت لە دیمەشق بەهێز بکات بەڵام لە هەمان کاتدا لە بیرمان نەچێ پارتی نیگەرانیەکی زۆر و مەترسیەکی زۆریشی پێوە دیارە یعنی پارتی ناتوانێت بە تەواوەتی دڵخۆش بێت چونکە ئەم دۆخە مەترسی گەورەی بۆ سەرخودی هەرێمی کوردستانیش هەیە یعنی مەترسی دەوڵەتی ناوەندی ئەگەر ئەمریکا و تورکیا پشتگیری لە دروشمی یەک دەوڵەت یەک سوپا بکەن لە سووریادا کە دەیکەن ئێستاکە دوور نییە سبەی هەمان مۆدل لە عێراقیش جێبەجێ بکەن ئەمە دەبێتە مەترسی بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە و بە تایبەتیش لە کاتێکدا ئەگەر بێت و سونیەکان هەندێک زیاتر دەستیان کراوە بێ لە عێراقدا یعنی بە دڵنیاییەوە ئەگەر ئەمەی ئێستاکە ئەحمەد شەڕعدەیکە لە سووریادا سەرکەوتوو بێ ئەمە دەستی سونیەکانی عێراق دەکرێتەوە هەروەکو دەبینین گروپی ئەلتەقەدم ئیتر ئێستاکە تا ئێستاکە هەم جاروبار ئیتر ململانێ لەگەڵ پارتی دەکا هەم ململانێ تەنانەت لەگەڵ مالێکیش دەکا مەسەلەن لە لێدوانی دواییاندا ئەڵێن ئەگەر کەسێکی نیشتیمانی پێشنیار نەکرێ کاندید نەکرێ لە بۆ سەرۆکوەزیران ئەوان قبوڵی ناکەن ئەمە خۆی لە خۆیدا شتێکی نوێیە لە هەمان کاتدا فشاری شەقام و نەتەوەی ئێستاکە کە ئێمە ئەو قسانە دەکەین لە هەولێر خۆپیشاندان هەیە نازانم تەواو بووە یاننا
یعنی پارتی ناتوانێت بە ئاشکرا پشگیری لە هێرشێک بکات کە دەبێتە هۆی کوژرانی کورد و لە ناوبردننی دەستکەوتەکانی کورد لە سووریادا، چونکە ئەمە لە ڕووی جەماوەریەوە لە ناوخۆی هەرێم و پارچەکانی دیکەی کوردستانی شەوە ئیتر زیانێکی گەورە بە خودی پارتی دەگەینێ و لە هەمان کادا مەسلەی ئاوارەکان هەیە. مەسلەی ئاوارەکان ئیتر مەسلەیەکی زۆر گرنگە. ئێستاکە لە ڕۆژ ئاوادا شەڕەکە زۆر تند بێ ئەتۆ ناچاری ئیتر بە ملیۆنان ئاوارە قبول بکەین و ئەمە بارێکی زۆر قورسە لە هەمان کاتدا لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. لێرەدا ئیتر دەبینین کە مەسلەی بەشداریەکی ناچاری هەم لە دەرگای پارتیەدا هەم لە دەرگای هێزەکانی سووریای دیموکراتیکەدا، یعنی بە سەرەتا مەسەڵی پارتی تەواو بکەین. پارتی ناتوانێت دژی ویستی تورکیا و ئەمریکا بوەستێتەوە، ئەمە شتێکی حتمیە، چونکە مانەوەی ئابووری و سیاسی هەولێر بەندە بەو دوو لایەنەوە. پێ دەچێت پارتی بیهەوێ ڕۆڵی ناوەندگیر یان فەراهەمکەر بەردەوام بکە و ببینی کە ئێستا دەیبینی، واتە هێزە کوردیەکانی نزیک لە خۆی وەک پێشمەرگەی ڕۆژ و ئەنەکەسا بخاتە ناوهاوکێشەیەکی نوێ لە سووریادا تا ڕێگری بکات لەوەی کورد بە تەواوەتی لە سووریا بستڕێتەوە، ڕێگری لێ بکە. ئیتر تەماشا دەکەین لەو بینەدا ئەوە مەسلەی پارتیە. لە مەسلەی بزوتنەوەی ئەو جەلانیدا، چونکە وەکو وتمان لە سەرەتادا ئیتر لێدوانەکانی ئەردۆغان تەنانەت لێدوانەکانی بەشێک لە چاودێرە ئەمریکیەکان باسییان لەمە دەکرد کە ئەگەر بێت و قۆناغێکی ئاشتی و یانیش قۆناغێکی لەیەک نزیک بوونەوە و ڕێککەوتنی کورد و تورکیا دەست پێ بکات، ئەمە ئەو قۆناغا هەم کوردستانی عراق دەگرێتەوە، هەم کوردستانی سووریا دەگرێتەوە، هەم کوردستانی تورکیا دەگرێتەوە. ئەو کاتە ئیتر ئێران بە تەواوەتی دەخنچێ، کارتی کورد لە دەست ئێران بە هیچ شێوەیەک نامێنێ، ئەم کارتە بە تەواوەتی دەکەوێتە دەست ئیسرائیل و ئەمریکا. ئەمەیان بەردەوام لە ئارادا بوو. تەنانەت پێشتر ئەوە بۆ چوونی شەخصی منە، هەندێک لە سەرکردەکانی پاکەکە دەیانویست یعنی وانیشان بدەن کە ئەوان ئۆفەرێکی وا دەدەنە تورکیا ئێستاکە بەخۆی لە ناوەخۆیدا لە ناو قەیرانێکی زۆر گەورەدایە. مەسەلەن لە دیداری ڕاستەوخۆی پێشووتری ئەردۆغان و دۆناڵد ترامپدا، دۆناڵد ترامپ زۆر بە ئاشکرا پێی دەوت لەلایەک کە دەیوت ئەتۆ قارەمانی، ئەتۆ سووریات ڕزگار کرد، سووریا ئەتۆ ڕزگارت کرد، ئەتۆ بەشار ئەسەد لابرد، لە هەمان کاتدا دەیگوت ئەو پیاوە زۆر بە ئاسانی زۆر بە باشی ئەتوانی لە هەڵبژاردنەکاندا ببێتەوە بەسەرۆ، یعنی بە ئاشکرا ئەتۆ دەنگ دەدزی، ئەتۆ مەشروعنی. تۆم باراک زۆر بە ڕاشکاوانەتر ئیتر هەموو ماسکەکانی داکەندن، گوتی ڕەجەب تەیب ئەردۆغان کێشەی مەشروعیەتی هەیە، ئێمە ئەتوانین مەشروعیەتی پێ بدەین لە بەرامبەر هەندێک داخوازی ئەمە. گەلۆ ئەو داخوازیانەی ئەمریکا بەردەوام لە تورکیا چین، ئەو داخوازیانەی ئەو ئیدارەی ئەمریکا کە ئیدارەیەکی ئیسرائیلە بەتەنیا بیر لە دووشت دەکاتەوە، نەبیر لە هاوپەیمانەکانی دەکاتەوە، نەبیر لە ئینسانیت دەکاتەوە، نەبیر لە شتێکی تر دەکاتەوە، بە تەنیا بیر لە دووشت دەکاتەوە. یەکیان پارەیە، ئەوەی دیکەیان ئیتر ئاسایشی ئیسرائیلە، چۆن ئیسرائیل بتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاقە هێزێک بێ و هیچ بربەستێکی لە پێشدا نەبێ. بربەستەکان بە تەنیا عسکەری نین، بەڵکو بربەستی سیاسی، بربەستی ڕێکخراوەی بووە، بە تایبەتی بربەستی ئابووری و زۆربەی زۆری وڵاتان بکەونە ناو پەیمانی ئیبراهیمی. ئیتر وا دیارە تورکیا ئیتر لە کۆتاییدا دەستی خۆی خستۆتە ناو ئاگرەکە، ناو ئاگری ئێران. ئەمەیان بە ئاشکرا دیارە.
بە ئاشکرا دیارەیتر هەرچەندە تورکیا لەمە زۆر ئەترسێ، لەمە زۆر نیگەرانە. ئەگەر بێت و ئێران بڕوخێ، ئێران لە ناو بچێ، هەرچەندە جارێ نازانین بەڕاستی پیلانەکە ڕووخاندنی ئێرانە و یانش گورزێکی سەربازیە. یعنی زۆربەی زۆری ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە پیلانی ڕووخاندنی ئێران لە ئارادانە، بەڵام ڕەنگ بێ گورزێکی سەربازی زۆر گەورە بێ کە هەموو لە قوڵپۆپەکانی ئێران لە ناوچەکەدا لە ناو ببن، واتە حیزب الله بە تەواوەتی لە ڕێگ و ڕیشە نەمێنێ. و گروپەکانی ناو حەشدی شعبی لە عێراقدا کە ئەمانەی تەسلیم نابن، بە تایبەتی وەکو حیزب الله و ئەمانە بە تەواوەتی ئیتر ڕیشە کێش بکرێن. لە بۆ هەندێ ئەتۆ لە بۆ ئەوە ئیتر ئەوان دەزانن کە پێشتر هێزەکانی سووریای دیموکراتیک و حەشدی شعبی پارالێل لە دژی داعش شەڕیان کردووە. ئەو داعشە چێ بوو؟ ئەو داعشە ئەوانە بوون کە ئێستا لە سووریا لەسەر دەسەڵات، ئەوانەی کە ئێستا لە سووریا لەسەر دەسەڵاتن ئیتر تینووی خوێنی ئێرانیەکان و شیعەکان بە تایبەتی. لە بۆ هەندێ ئیتر ئەوان پێیان وایە ئەمانە ئەمڕۆکە لە کوردەکان زیاتر دەتوانن بوێری ئەوەیان هەیە و ئەو پۆتانسیەلیان تێدا هەیە لە خزمەتی ئیسرائیلدا ئیتر بتوانن بەشداری بکەن لە وەشاندنی گورزێک لە شیعەکاندا، هەم لە سووریادا هەم لە عێراقدا. لە هەمان کاتدا ئەبوو محەممەد ئەل-جۆلانی هەروەکو لە تەواوی پەیامەکانیدا و لەو ڕێککەوتنێک کە لەگەڵ مەزلوم عەبدیدا ئیمزای کردووە لەوێدا خاڵێک هەیە، ئەویش ڕادەستکردنەوەی فلولەکانی نیظام، یعنی پاشماوەکانی ئەسەد کە لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدا، و ئەمەی کردوتە کارتێک هەم لە بۆ ئیسرائیل هەم لە بۆ ئەمریکا کە پاشماوەکانی ڕژێمی ئەسەد لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدان، واتە کۆمەڵێک ئەفسەر و سەربازی پلەداری ئەسەد لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدان، و ئەمانە نەک بەتەنیا فلولن نیظامن، واتە پاشماوەی ئەسەدن، لە هەمان کاتدا ئەمانە پاشماوەی ئێران لە ناوچەکەدا هەموو کاتێک ئەکرێ هەڕەشەیەک بن، نەوەک بەتەنیا بۆ سووریا بەڵکو هەڕەشەیەک بن بۆ سەر ئیسرائیلدا. ئەمەی باش بەکار هێناوە. ئەمەیان تا چ ڕادێک ڕاستە تا چ ڕادێک ڕاست نییە ئەمەیان نازانین. ڕەنگ بێت چەند ئەفسەرێکی سوپایی سووریا لە لای هێزەکانی سووریای دیموکراتیک بن، و هێزەکانی سووریای دیموکراتیک لەوەدا بەڕای من ئەگەر وابێ هەڵەی کردووە دەبوایە ئیتر یان دادگایەکی کردباوە یان ڕای گەیاندبا و یانیش پێشتر لەگەڵ هێزە هاوپەیمانەکان ئەو بابەتەی تاو توێ کردبایە. جارێ نازانین. من ئەڵێم ئەمە وەکو پرۆپاگەندە بەکاردەهێنرێ و لەمەدا ئەکرێ هەندێک جێگای گرتبێ، و یانیش ئەگەر وانە بواە مەزلوم عەبدی ئەو ڕێککەوتنە نامەی بۆ ئیمزا دەکرد کە ئەو مادەی تێدایە. ئەمە ئیمزاکردنی ئەو یعنی قبولکردنی ئەمەیە. ئەمە خۆی لە خۆیدا بابەتێکە. لە هەمان کاتدا ئیتر بابەتی ئەیدۆلۆژی و فکری هەنا. هەموو کەس دەزانێت لە بابەتە ئەیدۆلۆژی فکریەکانی پەکەکەدا ئیتر یەک شت هەیە کە خەتی سوورە، ئەویش دروستکردنی شەڕێکی تایفی و ئەتنیکی کە پەکەکە ئەمە زۆر بە مەترسیدار دەزانێت و بەڕاستیش مەترسیدارە. یعنی ئەتۆ ئەمڕۆکە بێی شەڕی شیعەکان بکەی وەکو کورد، جا کوردی عێراق دەبێ و یانیش کوردی تورکیا و سووریا دەبێ، بەگشتی حتا کوردی ئێران دەبێ، یعنی کوردی ڕۆژهەڵات دەبێ. دەست بردن بۆ ئەم کارە لە پێناوی ئیسرائیلدا شتێکە، بەڵام ئەتۆ بەخۆت شۆڕشێک بکەی، خەباتێک بکەی لە دژی شیعی سیاسی شتێکی جیاوازترە. پێشتر لە ڕێککەوتنەکەی 1984 بوو وابزانم سەدام قسەیەکی بە جەلال تاڵەبانی گوتووی ئیمام جەلال لەگەڵمان ڕێک دەکەوی یاننا. مام جەلال وا دیارە ئیتر بە ڕێککەوتنەکە ڕازی نابێت. سەدام ئەوە دەبینێ لە چاوەکانی مام جەلالدا، پێی دەڵێ باشە
و دیار ئەتۆ ڕازی نابێ دەگەڕێەوە شاخ و کە گەڕایەوە شاخ شەڕمان لەگەڵ دەکەن هەموو ڕۆژێک ئەگەر 100 سەربازی ئێمە بکوژن مافی خۆتانە بەڵام ئەگەر بێت و ڕۆژێک لەگەڵ ئێرانیەکان هاوکاری ئێرانیەکان بکەن لەگەڵ ئێرانیەکان شەڕی ئێمە بکەن ئێمە مافی خۆمانە کورد و کوردستان هەمووی بسووتین هەر لە بۆ هەندێک لە ئەنفالیشدا سووتان دیان لەناو کەوانەدا لێرەدا هیچ مەشروعیەتێک لە بۆ ئەنفالەکەی سەدام نادۆزینەوە ئەنفال خۆی لە خۆیدا کردارێکی قێزەوەنی نائەخلاقیە ئیتر بەڵام ئەمە بۆچوونی دەوڵەتەکانە بۆچوونی شەڕی ناوخۆیە یعنی شەڕ لە پێناوی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ لایەنێکی دیکە جا سونی دەبێ ویانی شیعە دەبێ کورد دەبێ ویانیش عەرەب دەبێ ویانیش تورک دەبێ ئیتر لە پێناوی ویانیش لە بەرژەوەندی ویانیش بە فەرمانی هێزێکی دیکەی دەرەکی باجەکەی زۆر زۆر قورسە و چارەسەریەکەی مەحاڵە ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە وا من باوەڕ ناکەم هێزەکانی سووریای دیموکراتیک و پەکەکەش چوبیتە ژێر ئەو بارە تەنانەت پارتی دیموکراتی کوردستانیش ناچێتە ژێر ئەو بارە سەرباری ئەوەی کە گوتم گورزێکی وها لە شیعەکان بدرێ لە عێراقدا لە بۆ پارتی ڕەنگ بێ شتێکی باش بێ تێگەی بەڵام پارتی بە خۆشی ئەمە ناکە چونکە دەزانێت باجەکەی چەند قورسە و ئەم کێشێ بە هیچ شێوەیەک ئیتر چارەسەر نابێت لە کۆتاییدا شەڕی تایفی کە دروست ببێت لە نێوان دوو نەتەوەی دراوسێدا بە فیتی هێزێکی دیکەی دەرەکیدا ئیتر لێرەدا وا دیارە ئەبوو محەممەد ئەلجۆلانی باشترین کاندیدا لە ڕێگای تورکیادا و تورکیا ئیتر توانیوێتی لە ڕێگای ئیسرائیل و ئەمریکادا ئیتر بە بەردێک چەند چۆلەکەیەک بکوژێ واتە بەردێک لە ئێران دەگرێ بەردێکیش لە کوردەکان دەگرێ بەردێکیش لە عێراق دەگرێ و ئیتر و لەو باوەڕدایە لە قەیرانێکی وەهادا ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەتی تورکیادا سەرکەوتوو بوو ئیتر ویستم ئەمڕۆکە بە کورتی ئەم بابەتان پێشکەش بکەم ئێستاکە بەیانیە لە ناو ڕۆژدا هەتاوەکو ئێوارە ئەتوانین زیاتر چاودێری بابەتەکان بکەین و ئەتوانین بیر و بچوونی جیاوازتریشمان لەو بارەوە هەبێ بە تایبەتیش ئەوەی کە لەو کاتەدا چی بکرێ کە ئێستا تەماشا دەکەین هێزەکانی سووریای دیموکراتیک و ڕۆژ ئاوا ئیتر لە سەفەربەریەکی زۆر زۆر گەورەدا بەڵام ئەم سەفەربەریە لە بەشەکانی دیکەی کوردستان چۆن بێ کە تەماشا دەکەین مەترسیێکی زۆر زۆر گەورە هەیە ئەو مەترسی بمانەوێ و نەمانەوێ هەروەکو باسمان کرد ڕوو لە کوردستانی عێراق دەکەم دوێنێ یعنی ئەم شەوی ڕابردوو لە هەولێر خۆپیشاندانێکی زۆر زۆر گەورە بوو ئەمە شتێکی کەم نییە لە هەولێر خۆپیشاندانێک بکرێ شتێکی کەم نییە بەڕاستی شتێکی بچوکی نییە پێشتر ئەم جۆرە خۆپیشاندانانە لە سلێمانی بەردەوام کراون بەڵام ئەم جارێکە لە هەولێر دەکرێ ئەمە نیگەرانی دەسەڵاتی هەولێریشمان نیشان دەدا لە هەمان کاتدا ئیتر لە باکووردا ئیتر کە قەیرانێکی زۆر زۆر گەورە هەیە نە قۆناغی دیالۆگ و چارەسەری دەچێتە پێشەوە و نە تەماشا دەکەین ئیتر نە ڕۆشناییەکیش هەیە بە نسبەت حرەکەتی کوردی وە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێ هەروەکو لە بەرنامەی دوێنێدا باسم کرد ئەگەری پارچە پارچە بوونی پەکەکە و بێمتمانە بوونی پەکەکە و جیاوازی و دووبەرەکی لە نێوان حیزب و سەرکردەکەی و لە قوپۆپەکانی بەڕاستی گەورە ببێ و دروست ببێ و ئەمەش جێگای مەترسیە لە بۆ بزوتنەوەی کوردیدا زۆر زۆر سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون ئەمڕۆکەش لە ناو ڕۆژدا هەوڵ ئەدەین بەلای کەم بەرنمەیەکی دیکە پێشکەش بکەین و باس لە چارەسەری ویانیش ئێمە چیمان بۆ دەکرێ ئەگەری چی هەیە ئیتر ئەتوانین چی بکەین باستەوەش دەکەین زۆر زۆر سوپاس کاتێکی خۆش هەربژین